ئەلینا حەبا ئەو ژنە بەڕەچەڵک عێراقیەی بووە فریاد ڕەسی دۆناڵد ترامپ. چی دەزانی لەسەر ئەو ژنە عێراقیەی لە ڕێگەی ئەندامیەتی لەیانەیەکی گۆڵف دەرگای چوونە ژوورەوەی بۆ نێوجیهانی دۆناڵد ترامپ لێکرایەوە دواتر بووە ڕزگارکەری ژیانی ئەو سەرۆکە تەمەن 78 ساڵانە لە زیندانی کردن و دەست بەسەرکردن. دۆناڵد ترامپ 45مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پێش و دوای بوونی بە سەرۆک بە چەندین تۆمەتی دەستدرێژی سەکسی، دوزین و شاردنەوەی بەڵگا، سوکایەتی کردن، هێرشی ناڕەوا و پێشێلکردنی یاسا تۆمەتبار کرا. بەڵام لە هیچ بارودۆخێک نەکەوتە زیندان، ئەمەش بەهۆی کاریگەری تیمی پارێزەرانی وەلەوانە ئەلینا حەبا. ئەلینا دوای دەرچوونی لە قوتابخانە کاری لە پیشەسازی جلوبەرگدا کرد. دواتر دەچێتە بەرخوێندن لە کۆڵێژی یاسا، ماوەیەک وەکو نووسەری دادوەری دادگای باڵا کار دەکات و ئەزمونێکی زۆر کۆ دەکاتەوە. دوای دەرچوونی لە کۆڵێژی یاسا کۆمپانیایەکی پارێزەری تایبەت بە خۆی دادەنێت. لە کەیسی دەستدرێژی سەکسی دۆناڵد ترامپ لە ڕێگەی ستافی پارێزەرانی هانا بۆ ئەلینا دەبات و پێی دەڵێن لەم بارودۆخە ترامپ ڕزگار بکە، چیت بوێت ئێمە ئامادەین بۆتی بکەین وە پێتی بدەین. ئەلینا بە داواکە ڕازی دەبێت و وەکو یەک لە پارێزەرە سەرەکیەکانی دۆناڵد ترامپ لە کەیسی دەستدرێژی دۆناڵد ترامپ بۆ سەر ئافرەتێک دەست بەکار دەبێت و وەسەرکەوتن بەدەست دەهێنێت ترامپ لە زیندانی کردن ڕزگار دەکات. هەردوای ئەمە ناوبانگی ئەلینا لە تەواوی میدیاکان و ئەمریکا دەنگی دایەوە. ئەمە وای کرد ترامپ بە چاوێکی جیاواز سەیری ئەلینا بکات و بە تەواوی لە خۆی و ستافەکەی نزیکی بکاتەوە. نزیکبوونەوەی ئەلینا لە ترامپ ئاسان نەبوو. لەلایەن چەندین کەسایەتی و سیاسی هێرشی کرایە سەر وە بە کەم ئەزمون ناوزەند کرا، لەوانە تایکوب خودی پارێزەری کۆشکی سپی لە سەردەمی ترامپ. بەڵام هیچیان نەیانتوانیوە بربەست لە بەردەم سەرکەوتنەکانی ئەلینا دابنێن و وە ڕۆژ دوای ڕۆژ ناوەکەی زیاتر لە ئەمریکا و جیهان دەبیسترا و ترامپیش گرنگی زیاتری پێدەدا. ئەلینا خاوەنی 3 منداڵە و تەمەنی 40 ساڵە کە خۆی لە دایک و باوکێکی کلدانی عێراقی لەدایک بووە کە لە ساڵی 1980 کۆچیان بۆ ئەمریکا کرد و ئەلینا لە ویلایەتی نیوجێرسی لەدایک بووە. لە مانگی شوباتی ساڵی ڕابردوو ئەلینا ئاهەنگێکی بۆ ڕۆژی لەدایکبوونی ڕێکخست. چەندین کەسایەتی و سیاسی ئامادەی ئەو ئاهەنگە بوون، لەوانە دۆناڵد ترامپ، کە دوای ئاهەنگەکە ئەلینا وێنەیەکی خۆی و ترامپی بڵاو کردەوە لەسەری نووسی لەگەڵ گەورەترین سەرۆک 45مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەم زوانە دەبێتە 47مین سەرۆکی ئەمریکا.